ئازیزان سڵاوتان لەبێت هیوادارم کە هەموو کاتێکتان خۆشی و شادی بێت. لە شاری سلێمانی بەفرێکی زۆر باریوە کە هاوڵاتیانی شاری سلێمانی هەموو ڕویان لا ناوچە بەفرای و شاقایەکان کردووە بۆی کاتێکی خۆش بەسەر برن بۆی لەگەڵ ئەوە سپی پۆشی شار و شاخدا وێنە بگرن و یادگاری تۆمار بکەن. من شاتومەتە ناو چیای گۆیژە بۆی بزانم ئەوانی کە هاتوون ئەو خەڵکە چیان هەیە بۆ شاری سلێمانی. ئەوەی کە تێبینیم کرد لە کەرکووک و ناوچەکانی تریشەوە خەڵکانێکی زۆر هاتوون بۆی کە لەگەڵ بەفر و شاری سلێمانیدا پێکەوە ئەمڕۆ ئاوێزان بن. بینەرە چۆنن؟ سڵاوتان لێبێت، ئەحواڵتان باشی مامەگەن؟ چۆنی؟ کوێنێ شاشنم لێنەوە بۆ بێمەڕی مامە هیچی زانش نێنێنە هەر بڕۆژنی کە خۆ مامە بۆ گەنجیش بەکاریە وەڵا بەکار نایە پێم ناخۆشێکە پێمەڕە حاجی یا بێمەڕە مامە پێ بڵێم چی؟ خاڵە هەر چۆنی کوڕە قۆزەکە ئەوە باشە باش لە کێوە هاتی؟ کەرکووک ئاماژەم بۆ یاوتم خەڵکانێک لە کەرکووک و دەوروبەری بابووشای وەڵی دەبێ ئەوە یەکێک خۆشی بێ سڵاو ڕێزمان هەیە بۆ کەرکووکی دڵی کوردستان. کەرکووک هەمیشە پارتێکی گرنگی کوردستان بووە کە لە دڵی هەتا کووردا گرنگی تایبەت سایرە سا باشە باش مادەم ئەڵێ بە مامە باگوێی لێ نەبێ ئەتازە مشکلەی بۆ دروستکەم ئەو بۆ تۆ بنایتە پێشەوە وەرە بۆ لاغان وەرە وەرە بزانم پێ و ناخۆش نییە؟ بەخوا پێی خۆش نییە لێرەوە ئەو نایەتە بەر کامێرە بەس بابا ئێمە ساعتی خۆمان هەر ئەگەین و ئەوەیان شتێکی باشی بەخێر بێ وەک هاوڕێ وای لێ بێ زۆر شتێکی باش بزان لە ناو یەکە ئاواتە بۆ باوکەکە ئەوە ماشەڵڵا من درێژە بێت ئەم جۆی سلێمانی بەلاو چۆن دڵی سارد نییە بە گەنجی پیر بووین وەڵام خۆم داوامەکەم لە سلێمانی بەلاو چۆنە بە هەمیشە خۆشحاڵ بووم کە ئێوەم بینی کاتێکی خۆش بەسەر بەرن ئینشەڵڵا خاتان لەگەڵ بێت وەگشۆڕابی هەموو جانم بلەرزێنێ سبەی بێتە ئەو دیسان لێویکانی بزوێنێ هەر ببارێ هەر ببارێ شەکرا بەفرا بەسەر سەرما چۆنن؟ ئەحواڵتان؟ وەڵڵا گریشتان کردێتەوە چۆنن جەماعەت؟ ئەحواڵتان؟ وەڵاهی میوانی من و هەر لە کەرکووک هاتی بەڵێ چۆن کچەجان باشی وێنێت خوا ئەمڕۆ ڕۆژ بەخۆ لە کەرکووک نامە لە سلێمانی ئەگە بەخۆشی بەڵێ پێم بڵە جەوەکەتان بلاشە
بەفرە لە کەرکک نابێت ئارە وەڵڵا لەبەرەوە هاتووی یخوا بەخێر بن لە جەیەکی وەک ئەمڕۆ سارد ناو ئەم بەفرا سناپێکی باش باشتان زۆر خۆش بوو بەفرەکە بارە لە با بڕۆین سناپ بەشە بە تەما بووین ئەی چۆن شو ئامادە ئارە وەڵڵا ئەمات ئێوە ئەمڕۆ هاتن وەڵام ئێمە لە دوێنەوە هاتوین هەر بە تەمای ئەم بەفرە بوو هەبێم نەبەسەری کەشناسییان کرۆ زانیانە بەفرە ئارە بارە وەڵاتیان ئەم سۆ سەعات دە بەفرەبارێ با بڕۆین خوا بەخێر بن سەر چاوەکانم چۆنن باشی تۆ ئەحواڵە ڕسمی چاکەگر ئارە وەڵا زۆر خۆشە ناو بەفرە ئارە وەڵا کاکێ گۆرانیە زانێ ئاوەرە کاکە حەمە دەوەرە لە کەرکووکەوە هاتووی وەرە وەرە شتێکم بۆ بڵێ وەرە دەتورە ئەم جەوە خۆشە وڵی بەس لەوەی کەمە وەرە لامۆدانی شواتە خۆمان گەرم کەینەوە بەیەکەوە وەرە چۆنی باشی کاکە حەمەگیان سلامت دی لە کەرکووکەوە هاتووی بەڵێ یخوا سلامت یەک گۆرانی پێشکەش بە سلێمانی و کەناڵی سلێمانی بکە بۆمان لێ هێبیرێکم ئازیزەکەم بەکێ بڵێم هەناسەکەم هێبیرێکم واشەوانە خەو لە چاوم نەکەوتووە ئێوە گشت ڕۆژگارم تێپەڕی هەواڵێکم نەبیستووە هەتا بەدی چاوەڕێتم مەڵێم ڕۆژێ بێدەیتەوە دەرگای دڵم داخراوە بەدەستی خۆتەیکەیتەوە بازمە ڕوو پیرە مەگرونیش بکەن بە بەربەستی دڵێم هەتا بەدی خۆشم مەوێ و قەت لە یادم ناچی گوڵم قەت لە یادم ناچی گوڵم ئەگەر بیانەوێ ناوەکەو لە دڵما دەربێنن هێبا بڕۆن کۆتایی بە ژیانم بێنن دەنگە و هەر خۆش بەخێر بێن جارێکی تر لە کەرکووکەوە بۆ سلێمانی ڕێز و خۆشەویستیمان بۆ سلێمانی بۆ کەرکووکی دڵی کوردستان زۆر سپاس بەخێر بێن جارێکی تر خواتان لەگەڵ بێ کاتێکی خۆش بەسەر بەرن سڵاوتان لێبێت باشیانەگیان چایەکی دوای نەوە هاتووی چاپخۆی کاکە وەرە بەلای چاکە هاتووی چاپخۆی بەڵێ خوانۆشی بە چۆنی کڕ جوانە باشی دەم جەوە ساردام چاو لێناوە چۆنە یەن بۆلات ئارۆڵایە خەڵک ڕۆژێکی ئاوا باشە بۆ تۆ نیە ئارۆڵا ئەی ئارهۆڵە خوا لەشی ساق بەم ڕۆژێ لێری تۆ نۆڵای تر کە کاتی بەفرەبارەیین بۆێرە بەڵێ بەڵێ ئەوە ئیسپادی زیاد بەڵێ خوا لەشی ساق بێ ئارۆڵا باشە لەشی ساق بێ یاخوا نوێژی گیانتان بێ چۆنن باشی ئەحواڵە چۆنی چۆی دەواشی جەوە بێ چۆنە سەڵاتجەیەکی زۆر خۆشە بەخوا سارد وەڵای سادیش بێ هەر لێرە ڕای لەگەڵ یار بەخۆ لە جەیەکی ئاوایە کاتێ بەفرەبارێ کاتە جەیەکی سروشتی دیکە ینی سلێمانی ڕووخۆشەکات حەستان لەوەیە ئاوا بێنە دەرەوە ئارەوەڵی هەموو ساڵێ بەفربارێ سەر لێرەی لەگەڵ هاوڕەکانت خۆشە بیتە دەرەوە یا لەگەڵ خێزانە وڵی چونکە ئێمە گەنج لەگەڵ هاوڕەکانمان نەخۆش جارێکە گەنجن کێشەکە کە بوونە خاوەنژن و ماڵێتر نایاڵنا بەڵاوەتەکی دوایە
سینگڵن کێشتان نییە ئارە وڵا وا لەشتان ساخ بێت سینگڵی خۆشەیان ژیانی هەسەرگیری پێت وایە هەردووگیان خۆش بەتەمانی وڵی خوا گەورێ وڵی بەتەمای بەتەمای هەری سەرکەوتوو بن ئیشەڵڵا هەر لە خۆشییا بن مویمەوێ ئەو ژیانەی کە تیایەن بەپێی ئاستی خۆی خۆشی لێ وڵا بەتەشی دوێ خۆشییا زۆر سپاس هەر لەو سەرمایە نەبن زۆر سپاس بەخێر لە جێیەکی بەم شێوەیە سروشتیدا ڕووداوی خۆش و ناخۆش ڕۆیە یەکێ لە ڕوودا و ناخۆشەکان ئەوەیە کە سیارە لە ئیشەکەوێت بەڵام هەستی بەرپرسیارەتی و هاوکاری لە ناو خەڵکدا زیندووە هەمووان پێکەوە هاوکاریەکەکەن بۆ ئەوەی کە ئەو کێشەیە تێپەڕێنن کە ئەمە شتێکی زۆر جوانە تیمە هاوبەشەکانی قایم قامەت یاخود با بڵێن بەرگری پۆلیسی هاتوچۆ هەمیان لێرن بۆ ئەوەی کە هاوکاری خەڵکن ئەم یەکێکە لە نمونە جوانەکانی شاری سلێمانی چۆنن؟ سڵاتان باشن یخوانۆشیکیانتان شێلم بەم سەرمایە زۆر لەم جۆیە ئاوا شێلم و پاقلە وشت زۆر بەتان وڵا زۆری شەرە وڵا بارێت ئەم خەڵکەڵیەنە دەرەوە خۆشە ئەبێ بێت زۆری شەرە وڵا هەموو یادگاریەتە چۆن؟ سپاس خۆشە ناو بە کاتێک کە دەست بە بەرپرسیاری ئەکات یەکسەر پلانیەوەدانی کردیتە دەرەوە خوا لە خۆشیا بن چۆن؟ یەخوا هەر تەندروست باش منز ئاگاتان لە خۆتان بێت کە جۆکەی زۆر ئاگاتان لە خۆتان بێت خۆتان گەرم سڵاتان لێبێت ڕێم کەمە جێبن چۆنن؟ ئەحواڵتان؟ بەخێر بێن ئەم جەوەتان پێ چۆنە؟ زۆر خۆشە جا لەگەڵ شێلمە ئەگەر شێرم پاقڵی قوڵاوە یەخوا نۆشتان بێ کاتێک کە بەفرە بارێ لەم جەوە ساردەیە پێ وایە گرنگیشە ئاگامان لە تەندروستی خۆمان بێت بەدڵنیایە بەڵام نە چ ڕۆیە بە مەسە سەرواکەیە سەرماکەیە ڕاستە جەوەکەی جوانە دڵڕفێنە بەڵام ساردیشە ئەی نازای ها چۆن خۆم پێشاوە تۆزانم خەڵگەڵێکی بەدڵنیای پێویستە چون بەڕاستی کە جوڵی ئارەقەکە گەرمای بە دوای هەواساتە لێدا تەندروستی تێگەچێت ڕاستە لەشتان ساق بێ جەرجەر ئابێن شێلمێکیش بخۆن خراپ نییە من 23 ساڵە لەم خواردووە لێرە نەبووی لێرە نەبووم تاسە گەڕاویتەوە لێرە نایە جا بزانم ئەمە ئەها یەکەم تام یەکەم دای هیچ شتێ تامی کوردستان نایە هیچ خواردنێک تامی خواردنی مەگە زۆر خۆشە ئێستا دیعایە بۆەکەم بەزەبێتە دوای بەشی جەماعەتیش بێ ڕێز بێ بۆتان هەستەرکەوتوو بن بەخێر بێنەوە بۆ کوردستان هێوادارم کوردستان هەراوە گەشەوە خەڵک دڵخۆش بێت ئەم نەهامەتیش بڕاو نەمێنێت 2021 ئینشەڵا نەهامەتی نامێنێ لە چی وڵاتێک نیشتەتی من لە ئەڵمانیا مەسن لەشتان ساق بێ چێنێک کاتونەتەوە بۆ کوردستان تقریبا 4 ڕۆژ 5 ڕۆژە زۆر باشە کاتە لە جەیەکی سروشتی زۆر جوانە هاتیتەوە زۆر سپاس کوردستان تابڵێ جوانە بەس پێویستە خۆمان جوانتریکەین خەڵکەکەی بێ کوردستان جوان کات پێدا تاکەکان گرنگە زیاتر گرنگی بە خۆشگوزەرانی و یاخود با بڵێن بە شارەکانی خۆیان بدەن زیاتر پەری پێ بدەن هەوڵی بۆ بدەن جوانتری بکەن ئەمە بێ وڵاتی خۆمانمان خۆش بێ هەنی بەڕاستی لە ئەڵمانیا خەڵک وڵاتی خۆی خۆشەوێت سیاری تر کوردستانیان دەرەوەی کوردستان ئێمە لەوێن دایمە دڵێکمان نیوەی لێرەیە غەریبین دڵنیا بە وڵاتی خۆت زۆر خۆشەویستە وڵاتی دایک ئەو شوێنەیە کە ئینسان تایە بژی تای بحەسێتەوە لەکوێ لە دایکبووی ئەو جێگایە خۆشە مستەحیلە کوردستان لە کوردستان خۆشتر نیە لە هیچ شێگایەک
خێر بێنەوە دایما من دڵەمە لێرەیە ڕێزمەیە سەرکەوتوو بن مویمەیە سەرکەوتوو بن لە ژیانە خۆشحاڵ بووم سەرکەوتوو بن یەخوا لە شان ساق بێت لە شێوەش ساقی و بەخێر بێگومان ئەرکێکی زۆر گرنگ و زۆر تایبەت لەسەر شانتانە لەم ڕۆژەیە ئێمە بە ئەرکی و غازبی خۆمان ێزانین کە ڕێنمایی شۆفێران و هاوڵاتیان بکەین ئەرکیش نییە بۆ ئێمە دەستان خۆش بێ بێگومان ئێوە کارێکی زۆر پێویست و زۆر گرنگ ئەنجامەدەن لەم ڕۆژە چ پامێکتان هەیە بۆ هاوڵاتیان بۆ کەسانی کە ڕوون لە ناو چەشەخاویەکانەکەن وڵای پەیامان ئەوەیە بۆ شۆفێران کە سەرپێچی ڕێنماکانی هاتوچۆنەکەن خۆتە زانیچەوە کە ساردە بەفرێکی باش باریەوە خاص بەشی سەرەوەی بەسوێتی بە عەمەدیەوە نایە شۆفێران بچنە سەرەوە کۆمەڵێک کەسی شێ سەرکێشیەکە ئیتر بە پێی توانای ئەمە بەس ڕێنمایانەکەین چونکە وڵاتی ئەمەش ئەوە نییە بە دایمیە بەفرێکی زۆر ببارێ خەڵکەکە تامەزۆی ئەوەی بەفربارێ و بێت سەردانکە و یادگاریەکی تا بەجێ بێڵێ لەشتان ساق بێت سەرکەوتوو بن لە شێوەش ساق ئەوەی ئەمێ ئەمەژەی پێ بەم ئەوەیە کە ئەم جۆرە جوانە هەموو کاتێک نییە بۆیە هاوڵاتیان هیواخوازن کە بێنە ئەم ناوچانە بۆ یادگاریەکی خۆیانیان تۆمار بکەن یان خو دوێنێ بگرن بەڵام بیرمان نەچێت کە سەرکێشی بە ژیانی خۆیانەوە نابێت بکەن چونکە ناو چەشەخایەکان لەم کاتانەیە تر مەترسیدارە بێت تکایە هەمووان ڕێنماییەکان جێبەجێ بکەن بۆی کە تووشی هیچ کێشەیەک نەبن لە داهاتوو. چۆنی؟ باشی سەرماو نییە؟ وەڵای کسان ئەی بۆ هاتووی؟ وەڵی چەیەکی زۆر خۆشە تیمانێکی زۆر زۆر جوانە جوانە بە تاکید بەڵام خۆ پێچاوە تۆ بۆی سەرماو نەبێت؟ ئارەوەڵا زار دەجۆگی زۆر خۆشە یانیڵی چی خۆش بە برادرادادینە خۆشە لەگەڵ برادەرەکانت؟ ئارەوەڵا خۆشە لەگەڵ دایک و باوکت؟ نەوەڵە برادەرەکان خۆشترەوە لەشتان ساق زۆر سپاس بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ ڕێسی ژانی داپۆشی وەیم واکوداری بن بنارێ دێتە خوارێ ئەوادەم تاک و بایانی سەولێگنانێ هەر ببارێ هەر ببارێ هەر ببارێ لاژێر باڵی ئەو بەفرادا بێپەروەهار دێم و ئاڕۆم فریشتایان دەستماگرێ بمباتەوە لانەکەی خۆم ئەو نازانێ چەند حەزەکە ئاهی دڵباو بەفرە بشۆ جونی تۆ چێکی لێرە بەیانی بێکەوە من هاتم بۆ ڕپۆرتاژ منیش هاتم بۆ ئەم جەوە خۆشە و بەفر ساڵی جارەگەی بینێنی تر خۆشە جەیەکی زۆر خۆشە فێربووی من لەکوێ بم تۆ ژێی بۆیە گیان فێربووی من لەکوێ بم ئافرم زریان گیان تۆ لەر شوێنەبی خۆم لێم ئێوارەش وەرە وەلای خۆم لای خۆی داوەتم تاوانە جەوە ساردە بڕۆمۆنان حازەکەن چۆن نەبێ کەناڵی سلێمانی لەکوێ بێ من لەوێ قوربانە بەم هاوگیان لاتەوە سەرمامە
هاوبەشی برامم لەگەڵایبانی کەن گۆرانی پێ بڵێن لە ڕێگا مێشکی منی بردو ئەمنی گۆرانی بۆ وتوم با گۆرانی لێ لە سناپە ئاگام لێتی بەس بۆستەکە کاوبەش وەرە 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 پشمە ڕۆدرۆژە چۆنی جا خەب وڵایی خۆشە و سەرماونیە زۆر ساردا لە سناپە ئاگام لێتە تەوان لە سناپەکەی هاوا ئەیبینە حەشتەکەیت گۆرانی وتن لەم جەوە ساردەیە زۆرم ئەوە بڵێن ئێمە گیانێکین لە دوو جەسەدا وەک شێعر و ئاواز لایەک بەسەدا دنیا ناتوانێ لێکمان کاتەوە ماگار خوا بۆ خۆی بێمان باتەوە ماگار خوا بۆ خۆی بێمان باتەوە بەخۆڵم جۆ ساردەیە بەس چاخورێتەوە کوا گۆرانی وتریە خۆشە تۆرە پێم بڵێ ئەم گۆرانیە بۆ کێیە بۆ کەسێکی تایبەتی هەر بۆ خوشکەکانتە وەڵایی کەسی تایبەت نییە و هەرتر بۆ کەسێکە خۆشمەوێت وتی برا بێ ڕەفیق بێ دایک بێ باوک بێ چی بێ ئەو کەسە کێمە ئەو کەسەی تیانێ بەخوا دڵنیا ئەکید تایەتی باکەشفیکەم لێ دوای پێتان دوای بەرنامەکە پێێتەوە دەسکاتە ملی من بۆ مەڵێ ئەڵێ ئەمە بۆ تۆ دای بۆ منێرێتەوە بەس دواتە بەخۆ مەڵێ بۆ کێیە بەڕاستی ئەم فێڵانە شەکەی خۆم ئەڵێم کەس فێڵبازە لە سناپە بەس بەخۆ کوڕەکان فێڵبازترن ئێوە بە فلتەرەوە فێڵبازن کاکە ئێستا فلتەرمان خۆ لەسەر نییە منیش کامێرا چەند جار هاتوون بۆ مقابلە بێ فلتەر بووین وایە ئەڵەن بە تەواوە زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێت هیوادارم ئاگاتان لە خۆتان بچکە جۆکەی زۆر سپاس بۆ تۆ بۆ جەماعەتی کامێرا ئێمە سەرمامان بوو لێ بووینە قوربانتان عەزیز خۆشحاڵ بووین بە ساقە بووم خۆشحاڵ بووم بە ساقە ئەی لەم بەفرەباریوە زەوی یەک پارچەزیوە نە بەردماوە نە درەخت نە هەورازی بەرز و سەخت بەڵام بەخۆ سەرماکەی زۆر زۆرە هیوادارمانی کە دێنە ناوچە شاخایەکان ئەو ناوچانی کە بەفری لێباریوە ئاگیان لە تەندروستی خۆیان بچکە جۆکەی بەڕاستی ساردا سواز بۆ تیمە هاوبەشەکانی قایم قامێت و شارکە ئاگاداری هاوڵاتیانن لە هەموو ڕوویەکەوە سواز بۆ کەسانەی کە ڕێنمایەکان جێبەجێیەکەن سواز بۆ کەسانەی کە سەرکێشی ناکەن و ژیانی خۆیان ناکەن ئەمە ترسیەوە سواز بۆ ئێوەش کە بینەرمان بوون هیوادارم کاتێکی خۆشتان بەسەر بردبێت دیمەنەکان پڕچێژ بوو بێ بۆ ئێوەی عزیز تا کاتێکی دیکە و ڕێپۆرتاژێکی دیکە شاد و بەختەوەر بن شکیرا بەفرە بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ رسی جانی داپۆشی وەیم واکو داری